لە چوار ڕۆژی داهاتوودا بە هەوڵیدان خۆبەخشی گەنج چەند بنکەیەکی تەندروستی نوێ دەکرێنەوە بۆ پێشوازیکردن و چاودێریکردنی ئەو کەسانی تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوون. هەوڵ دەدەین سەرجەم توشبووان لە شوێنی تایبەت و دیاریکراودا کەرنتین بکەین و ڕێگە نەدەین ڤایرۆسەکە زیاتر بڵاو ببێتەوە. بەهۆی دۆخی سیاسی وڵات و خراپی باری ئابووریەوە بازارەکاندا نەخران و ئەوەش ڕێگەی خۆش کرد بۆ ئەوەی ژمارەی توشبوانی کۆرۆنا بە شێوەیەکی لە ڕادە بە دەرزیاد بکات. ئەستی خزمەتگوزاری تەندروستی لە وڵاتی ئێمە وەک پێویست نییە. زۆر جار کە پەیوەندی بە ناوەندە پزیشکیەکانەوە دەکەین وەڵاممان نادانەوە. هەر ئەوەش هۆکارێکە بۆ ئەوەی کۆرۆنا زیانێکی زۆری مرۆیی و دارایی بە وڵاتەکەمان بگەێنێت. Система здравоохранения в Кыргызской Республике действительно была парализована. پێویستە بنکەم لە خۆشخانەکانی تایبەت بە توشبوانی کۆرۆنا زیاتر بکرێن چونکە پێشبینی دەکرێت ژماری توشبان بگاتە زیاتر لە 4,000 حاڵەت لە ڕۆژێکدا. هەر بۆیە دەبێت دەسەڵاتداران هەموو ئامادەکاری بکەن بۆ بەرەنگاربوونەوەی ئەو مەترسیە. А наоборот ее усугубили, они привели к этой вспышке.